بینەرانی عزیزم کاتۆم کاتێکتان باش لە دیداری شارپرێس گفتوگۆی چەند پرسێکی سیاسی و دارایی یەکەین و ماوەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە کۆتا هات هەندێک لایەن هەڵوێستەکانی خۆیان یەکلا کردەوە. مەبەستمە لە دەرگای چەند پرسێکی سیاسی و دارایی بەم لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە پێشوو هەروەها پەرلەمانتاری عێراق لە خولی پێشوو. مامۆستا گیان سڵاو لێبێ، خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەیەکی وها لەگەڵ جەناب تابم. پێش هەموو پرسێکی سیاسی و دارایی مەبەستمە لە تەندروستی خۆت بپرسم. تەندروستی چۆنەوە بە چی سەرقاڵی؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاگەیات، سوپاس بۆ شارپرێس. ڕەفسەنجانی قسەیەکی لێ پرسن لە کاتێک کە تەمەنی گەورە بووە، لێ پرسن لە ڕووی سەحەتەوە چۆنیاڵێ با سەحەتترین مەردی ئیرانە. ڕەنگە لەو تەمەنە لە ناو سەرکردایەتیە با سەحەتترین بم لە ساخترین ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریم. سەلامە بیاخوا بە حکمی ئەوەی ئیحتیمام بە بەدەنی خۆمە دەم، چکە ئێمە حەدیسێکمان هەیە فەرمیێ وەلی بەدەنیکە عەلەیکە حەقٌ، بەدەنت بەسەر تۆ مافی هەیە، ناکرێ بە کەیفی خۆت هەر تەمەنێک تایبەتمەندی خۆی هەیە. مەسەن تەمەنی گەنجی خواردنی تایبەتی هەیە، تەمەنی ئەو تەمەنی من پێگەشتم خواردنی تایبەتی هەیە، مانوبوونی تایبەتی هەیە. من کە لە بەغدا بووم لە پەرلەمان لە ماوەی 27 ڕۆژە 500 سعات کۆبوونەوەم کردووە، بەڵام ئێستا ناتوانم 200 ساعتیش کۆبنەوە بکەم. بۆیە بۆی ئەو قەزدێم لێنێتەوە حاڵەتی ئەو حاڵەتە بەسەر بەدەنمان نەڕوات و قەرزارباری بەدەنی خۆم نەبم. ئێستا لە دۆخێکام سەرقاڵم بەوەی کەوا کۆمەڵێ دەرس و ئەوانم هەیە لە حیکمە لە ماڵی خۆمان، ئەندام سەرکردایەتی بێ پۆستم لە ناو کۆمەڵی دادگەریانی، هیچ پۆستێکی تەنفیزیم نییە، وەکو ئەندامی سەرکردایەتیم. مەشغوڵم بە ژیانی تایبەتی خۆمەوە، بەڵام لە ڕووی حیزبیشۆ هەر ئیشێکیان پێم سپێرابێت لە ماوەی ئەم دوو ئینتخاباتی ئەنجومەنی پارێزگاکان و ئینتخاباتی هەرێمی کوردستان بۆ هەرکوێیان ناردبم، بۆ هەر ئیشێکیان ڕاستپاردبم، حازر و ئامادە بووم. بۆیە ئەکرێ بڵێن هەر ئیشێکم پێ سپێرابێ ئامادەم، بەڵام مراعاتی تەمەنی خۆشمم کردووە، زیاد لە حەد تاقەی ناخەمە سەر. زۆر باشە. مامۆستا دوێنێ محەممەد شیاع سۆدانی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی لایەنە سیاسەکانی کرد. کۆمەڵی دادگەریش یەکێک بوو لەو لایەنانی کە سەردانی کرا. پێمان خۆشە پێمان بڵێ ئایا دانیشتنەکە پەیوەندی بە چیەوە هەبوو ئەوەندەی کە بەڕێستان زانیاریتان هەبێ؟ سوودانی پێویستی بەوە هەیە دەعمێک کۆکاتۆ بۆ ئینتخاباتی 2025 و چاوی لەوەیە کە بێتەوە بە ڕئیسی مەجلیسی وزەرا. بە حکمی ئەوەی هێز شیعیەکان هیچ کامیان ناتوانن زۆرینەیەکی وا بەدەست بێنن کە ئەنجومەنی وەزیران یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەوان بێ. بۆیە سوودانی قەناعەتی وایە بە حکمی ئەو فترە زەمەنیەی لە ماوەی ئەو چەند ساڵا پێشکەشی کردو، لە ماوەی ئەو 3 ساڵ و نیوە یا ئەو 3 ساڵی پێشوو، مؤهلترین کەسە بە قەناعەتی خۆی بۆ ئەو پۆستە بۆ ساڵی 2025 یا دوای ئینتخاباتی ساڵ 2025. خاڵی دووەم سوودانی دەرگیر بووە لەگەڵ بەهێزترین گروپی نێو ئیتاری تەنسیقی کە ئەوش دەولەت قانونە و بە قیادەی مالیکی. ئاسان نییە سوودانی بتوانێت تەجاوزی مالیکی بکە بەبێ ئەوەی کۆمەڵێک هێزی دیکە لە خۆی کۆکاتوو. بۆیە سەردانەکەی سوودانی جگە لەوەی لە ناو ئیتارە هەندێک هێزی سیاسی پشگیری ئەەکەن، بەڵام بینی لەگەڵ دەولەت قانونە زۆر خراپە و ڕەنگ ئەگەری ئەوە هەیە کە پێشەوەی ئینتخابات بکرێ، ڕەنگە سوودانی ئەگەر بگاتە هەندێ مەرحەلە دەوای ئیستیجواب و ڕەنگە لایدەن لە پۆستەکەی و بە شێوەیەک لە شێوەکانەوە. بۆیە سەرەتا هەوڵەکە هی سوودانیە بۆ منفعەتی خۆی یا بۆ پشگیری خۆی ئەمەی کردووە. خاڵی دووەم کۆمەڵێک گرفت هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا. بە درێژایی ساڵانی پێشوو حکوومەتە یەک لە دوایەکان بە کەس چارەسەر نەکراوە، هەمیشە مجامەلە کراوە لەسەر ئەساسی پرسە گشتیەکان. سوودانیش هاتووە ئەو پرسانە ئەگەر بتوانێت هەندێکیان چارەسەر کا، بە تایبەتی پرسی نەوت
وەپرسی بوجە وەپرسی موچە لە ناو بوجە موچە و پرسی داهاتە ناوخۆیەکان چکە ئێستاشی لەگەڵا بێ هەرێمی کوردستان ملی نەداوە بۆ ئەوەی داهاتە ناوخۆیەکان بە شێوەیەکی ئەوەی کە ناو قانونی ئیداری مالیە هەیە ڕادەستی کە مەسەلەی نەوت قەناعەتی وایە کە هەناردە بکرێتەوە بێتە ئینجازێک بۆ ئەو دوو پرسی ئەساسین بۆ سوودانی کە هەنگاوی بۆ نابوو هەموو هێزە سیاسیەکانی بینی جگە لە بەرەیگەل ئەویش بەرەیگەل دیارە خۆیان ڕەدیان کردبووە کە لەگەڵی دانیشتن بە بۆنەی هەندێک هەڵوێ سۆچکە دەوری هەبوو لە مەسەلەی محکەمەی بەرەیگەلا کاتی خۆی کە کۆمیسیۆن چ بڕیارێکی دا و پێم وابوو ڕۆڵی هەبوو بۆیە بەرەیگەل ئامادە نەبوون کۆبوونەوەی لەگەڵا بکەن لە نێوان ئەو هێزە سیاسیانەی کەوە ڕەنگە تاکەلایەن بێ و تاکەلایەنیش بووە تا ئێستا کە بایکۆتی پەرلەمانی کردووە ئەمەش جێگەی سەرنجە بۆ عراقیەکان کە جاران ئێمە کە لە بەغا باسی ناکۆکیەکان و باسی هەندێک بۆ چوونی جیاوازمانە کرد لە بەغدا لەگەڵ پارتی و یەکێتی و هێزە سیاسیەکانە ڕەنگە یەکەم هێز بۆ بینیا با بڵێم من ئەو بەیداخەم هەڵگرت بوو کە لەوێ زۆر بە ڕاشکاوانە باسی ناوخۆی هەرێمی کوردستان نەکرد کە چی ئەگوزارێ لە هەرێمی کوردستان چونکە لەوە پێش بە ناوی قەومەچێتی و بە ناوی پاراستنی بەرژەوەندەکانی کوردستان و ئەوانە پارتی و یەکێتی تەواوی بڕیاری سیاسیان قۆڕخ کردهبوو بۆیە ئەم جارە کۆمەڵ جەریئانە و بڕیارەیدا و جیاواز لە هەموو هێزە سیاسیەکان بڕیارەوەیدا کە لەگەڵ پەرلەمانی دیزاین کراوانیە بۆیە سوودانی دیار بوو لای مەقسەد بوو کە حەقیقەت لە زاری ئەو هێزەوە ببیستێ کە بایکۆتی ئەو پرۆسی کرد. مامۆستا دواترە چینە سەرە و پرسە سیاسیانەش بەڕای بەڕێستان بابەتی هەژماری من بەکوێگا پێتان وایە هەژماری من بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە دەسەڵاتی زۆنی سەوس لە کاتی هەڵبژاردنەکانە ئیدعایەوەی کرد کە هەژماری من ئەیتیئەم لێرە داناندێ بینیمان دانرا و مەبەستمە ڕێی بەڕێستیشی لەسەر بزانم ئایا من ئەوە متووە کاگەیات یەکێتی ئەو پرسەی وەکو پرسێکی سیاسی وەکو پرسێکی هەڵبژاردن بەکارهێنا بەداخەوە لە ناو انتخاباتەکان چونکە لەو پێش تا هەفتەیەکیش لە بانگەشە لە زۆربەی دایرەکانە فشارە کرا لە خەڵکەوە بێ هەژماری من پڕ بکرێتەوە یەکێتی دوو وتاری هەبوو لە قەزیەکە وتارێکی بێدەنگ و وتارێکی دەنگدار وتارە دەنگدارەکە حزب تەبەنی کرد کە ئەوە هەژماری من ڕەدەکاتەوە بەڵام وتارە بێدەنگەکەی کە تەمسی لەکرێت لە بەشەکەی حکوومەتیان و تیمی وزاریان بە هیچ شێوەیە ئەو بابەتیان ڕەڤز نەکرد کەواتە ئەو پرسە وەکو قەزیەکی سیاسی بەکارهێنا وەکو بانگەشەیەک وەکو بابەتێکی بانگەشە بەکارهێنێنا پێم وایە هەم سوودانی مجاملەیەکی پارتیەکە بە حکومەوەی پارتی کورسیەکانی ئەو زیاترە بن لە کورسیەکانی یەکێتی بۆیە زیاتر مجاملەی پارتی ئەکرێ بۆ ئەوی هەژماری من بە تەواوی ڕەڤز نەکرێ و تەوتینیش بە تەواوی ڕەڤز نەکرێت لە بەرەوەی قەراری محکەمەی ئیتیحادیە سوودانی پێم وایە بۆ حەلێکی وەسەط ئەگەڕێ کە یوڕدی جەمیع الئەطراف هەموو لایەنەکان پێی ڕازی بن یەکێتیش بەشە حکومیەکەی دژی ئەو قەزیێنێ ئێستا دووبارە دوای انتخابات کە ئاسایی بۆ تۆ دیسان هەژماری من گەڕاوەتەوە و باسەکرێ و لە دایرەکانە بە خەڵکەوترێ و کراوە بە تاکە قەزیە کە بێ هەژماری من بۆیە من بڕوام وان نەبووە و وان نییە و وان نابێ کە یەکێتی بتوانێ هەژماری من بەشە حکومیەکەی ئەو بابەتە ڕەڤزکە ئەگەر بیانەوێ لەگەڵ پارتیە حکوومەت پێک بێن. مامۆستا کۆمەڵی دادگەری ڕەتی کردەوە کە بچێتە پەرلەمان پێش ئەو هەڵوێستا ئەمێ باس لۆ بکەم پێش هەڵبژاردن ئەوترا کە ئەم هەڵبژاردنە تەزویراتی تیا ناکرێەوە هانی خەڵکە درا کە بچێتە سەر سنووقەکانی دەنگدان بەڵام دواتر هەتا هەم لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و هەم کەسایەتی و دەستگاکانی کە ڕەنگە خۆت بزانیوە بەستم کێ ئەوترا مەجای تەزویراتی تیا ناکرێت بەڵام دوای هەڵبژاردن هەمووتان تەزویر کراوە ئەم تەزویرە کێ کردوێتی ئەگەر تورکیا کردبێتی خۆ ئەوەندە کورسی نادا بە یەکێتی ئەگەر ئێرانیش کردبێتی ڕەنگە خۆتان بزانن ئەو هەموو کورسە نادا بە پارتی کەواتە کێ بەرپرسە لەم تەزویرەیە پارتی و ئێران هەردووکیان تورکیا و ئێران هەردووکیان حکوومەتێکی مستەقڕیانەوێت لە هەرێمی کوردستانە بۆیە دوور نییە بتوانن بگەنە هەندێک دەرەنجام هەندێک اتفاقیات کە ئەگەر دیزاین بکرێ بەو شێوەیە کەوا ئەوان پێڕازی بن
کەواتە ئێمە شتێکمان هەیە کە لە سیاسەتە ئەڵێ عداوەی بەردەوام نییە، دوشمنایەتی بەردەوام نییە، بەس بەرژەوەندی بەردەوام هەیە. هەر حاڵەتێک کە بێتە بەرژەوەندی، ئێران و ئەمریکاش لە بەرژەوەندی ئەتوان بگەنەیەک. جارێک ئێمە لای سەفیری ئەمریکی بووین، پرسیاری لێکرا کە ئێوە چۆن ڕێگەدەن ئێران ئەو تەراتێنە بکات لەناو عێراق، و تێمە کێشەمان لەناو عێراق لەگەڵ ئێران نییە، کێشەمان لە دەرەوەی عێراقی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە. بۆیە هەندێک قەزیە هەیە، قەزی بەرژەوەندیە. اینجا ئەو وڵاتان هەمویان تەعامل لەگەڵ بەرژەوەندیەکەن، تەعامل لەگەڵ عەداوەتی بەردەوام ناکەن. ئەوە خاڵێک. خاڵی دووەم سەبارەت بە تەزویر. کاگەیات ئەگەر بابەتەکە زۆر ئاسان بکەمەوە، تۆ قەناعەت وایە کەسێک کە فێری دزی بێ هەموو جارێ بە یەک شێوە دزی بکە؟ چونکە ئەزانێ مەسەڵەن شێوازی دزیەکەی کەشفە و ئەگیرێلەوە، بۆیە هەمیشە پەناباتە بەردزی جۆرا و جۆر. ئەم دزیەی کە پارتی و یەکێتی ئەیکەن لە ئینتیخاباتە تازە نییە، بەس ئوسلوبەکانی جیاوازە. مەسەڵەن لە سەرەتا ئینتیخاباتۆ بە فۆرم و دەنگدان و بە سەحلێدان و ئەوانە بەوەیان کرد، هەر بە شێوەیەکی یەدەوی تەزویرەکەیانە کرد و شوێنێکی وەکو دیانە لە 120 خەڵکەکە دەنگی دابوو. لە یەکێک لە جارەکان لە 120 خەڵک دەنگی دابوو. مەسەڵەن ڕۆژهەڵاتی و باکوور و باشوورەوانە دەنگیان دابوو. لە عێراقا فلیپینی دەنگی دابوو، هندی دەنگی دابوو. بۆیە ئەشکالی تەزویرەکان جیاوازن. ئەم جارەی کە تەزویر کرابوو، ئەو جیهازە وا تەسمیم کراوە چ بەرنامەیەکێ دەیتێ ئەوەت ئەداتۆ. بۆیە ئەگەر وەک خۆی بەکاربێنێت تەزویر ناکە. بەڵام گرفتەکە لەوایە ئەوانەی کەوا ئیشرافی عملیە انتخابەکەکەن، ئەوانە هەموو جارە پەنا بنە بەر ئەوەی بە جیهازەکە بڵێن ئەو نەتیجەیە کە ئەدەینێ نەتیجەیەکی ترمان بەرەوە، ئەو ئینپوتەی کە ئەدەینێت و ئاوتپوتێکی ترمان بەرێ. تەزویرەکە ئینسانەکان نیکەن، جیهازەکە نایکە. بۆیە هەرگیز تا ئەو جیهازە بکات، تا مەسایلی ئەلکترۆنی، تا دەسەڵاتی چەک و پارە و ئەوانە هەبێ، تەزویر نابڕێ. مامۆستا قسەیەکی زۆر جوانی کرد لە لێدوانێک کاوتی ئێمە بە دڵسافی خۆمان قەناعەتمان وابوو تەزویر ناکرێت، چونکە دڵسافی ئەمە قەناعەتمان وایە پارتی و یەکێتی قەناعەتیان بە پرۆسەی دیموکراسی هەیە. لە کاتێکا پارتی و یەکێتی لە ناو خۆیانە قەناعەتیان بە پرۆسەی دیموکراسی نییە، بڕۆ سەیری کاندیدەکان بکەن، ئەوانەی دەرنەچوون بزانە چی ئەڵێن لەبارەی پرۆسەکەەوە. دەنگی هەندێکیان گۆڕاوە لە ناو پارتی و لە ناو یەکێتیشە. کەواتە ئەم دوو هێزە سیاسیە ڕۆژێک لە ڕۆژان نایانەوێ هەڵبژاردنێکی بێغەل و غەش بکرێ. بۆیە ئەگەر بەدەستی بێ ئەیکەن، بە کۆمپیوتەری بێ ئەیکەن، بە فشار بێ ئەیکەن، خۆ تەزویر بەزەوە نییە ئەرقام بگۆڕی. تەزویر ئەوەیە تۆ بێ فشار لە خەڵکەی جیاواز لە دەنگی خۆی، پارەی بیتێ و دەنگی لێ بکڕی. هەموو ئەمانە ئەچنە جملەی تەزویرە. بۆیە کۆمەڵی دادگەری کاتێک کە لە بیدایەتە ئەیانوت ئەم خاڵانەی کە ئێستا هەیە ئەم جیهازە وەکو خۆی تەزویر ناکە. یەکێتی و پارتیش ئەویان ئیعلان کردبوو کە با سندوقی دەنگدان حاکم بێ، ئێدیمان سندوقی دەنگدان حاکم نییە، تەزویری ئەوان حاکمە لەسەر هەرێمی کوردستان. بۆیە کۆمەڵی دادگەری غەیری ئەو بژاردەی دیکەی مامۆستا نەچوونی کۆمەڵی دادگەری بۆ نێو پەرلەمانی کوردستان دیارە 3 کورسی هەیە. ئەم 3 کورسێت لە کۆتای ئەگەر کۆمەڵی دادگەری نەچێە مەجبور کورسەکان بەلانی ترە درێ. پرسیارەکە ئەوەیە تا چەند ئەمە ینی بێئومێدکردنی دەنگدەرانی کۆمەڵی دادگەری نییە، چونکە زۆرێک لە چاودێران وایانەوت کە ئەبوو کۆمەڵی دادگەری بگەڕێتەوە، فیدباکێکی دەنگدەرەکانی وەربگرێتەوە. ئێوە پێتان وایە بەو ڕێگەیە ئەندامەکانتان دەنگدەرەکانتان دڵیان گەرد ناکا بەرامبەرتان؟ ئەوەی کە دەنگی دابێ بە کۆمەڵی دادگەری با بڵین دەنگێکی داوە کە دەنگێکی مەبدەئیە، ئەزانێت دەنگی بەکێ داوە و چه قیادەیەک لە کۆمەڵ بڕیاری بۆدا. بۆیە ئێمە ڕەنگە پێویستمان بە تەوزیح بوو بێ بۆ ئەوەی بە خەڵک بڵین بۆ ئەو بڕیارەماندا، بەڵام ترسمان لەوە نییە و دەنگدەرانە دووبارە دەنگمان بدەنێ. لەبەرەوەی کاک ئەیاد ئێمە نامانەوە ئەو دەنگانەی کە دەنگدەری پاک داوێتی بیکەینە ناو سەلەیەکەوە کە دەنگدەری پیسیتایە. من نازانم ئەو پەرلەمانتارانەی ئێمە لە بەغدا هەمان قەزی هەبوو لە ساڵی 2010. ینی من لە پەرلەمانە باسم کردم، ئێستا ئێمە نازانین لە پەرلەمانە کێ پەرلەمانتاری حەقیقیە کێ پەرلەمانتاری ئەلکترۆنیە. ئێستا لە پەرلەمانی کوردستانە نازانین کێ مەسەنسیانەکەی ئێمە زانین پەرلەمانتاری حەقیقین، بەس باقی بەقیە نازانین پەرلەمانتاری دیزاین کراوە.
بۆیە تێکەڵکردنی ئەم قەزیە و هەڵوێستێکی جیاواز لە هەڵوێستی هێزە سیاسیەکان پێویست بوو هێزێک ئەمە بگرێتە ئەستۆ زیاد لە هێزێک ئەمە بکەن مەسن لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان خەڵک و جەماوەر بایکۆتیان هەڵبژار هەندێک هێزی سیاسی پشتگیری بایکۆتیان کرد ئەم جارە ئەیویست دەنگێکی جیاوازتر بڕیارێکی جیاوازتر بدرێ بۆ ئەوەی دەسەڵات بی لەوە بکاتەوە دەسەڵات لەو ڕۆژەی ئەو بڕیارە دراوە هەردوو هێزی سیاسی پارتیش و یەکێتیش زۆر نیگەران بوون بەو بڕیارە سەردانەکەی شیا سوودانیش یەکەم پرسیار کە کردوێتی خوازیارین بە ئەو بڕیارەتان نابچنەوە مامۆستا وتێتی سوپاس دەکەین بۆ پێشنیارەکەت بەڵام بڕیارەکەمان سابتە مامۆستا لەسەر گۆڕەپانی سیاسیش کاریگەری لەسەر قەبارەی کۆمەڵی دادگەری نابێت چونکە خۆتان زۆر باش قەناعەتمان وایە بە پێچەوانەوە کاریگەریە بێ ڕەوتی سەدرمان بینی ڕەوتی سەدر تا ئێستش هەموو ئیتاری تەنسیقی لیان نەترسن چونکە قەناعەتیان وایە کە ڕەوتی سەدر گەڕێتەوە بەهێزەوە گەڕێتەوە ئێمە پەرلەمان وەکو وەسیلەیەکی تەبادولی دەسەڵات پارتی و یەکێتی پەرلەمانیان لەوە لابرد کە وەسیلەی ئاڵوگۆڕی دەسەڵات بێ پەرلەمانیان کرد بە وەسیلەی مانەوە و قۆرخکردن و پینەکردنی ئەو دزی و فزیەی کە ئیکەن بۆیە پەرلەمان لە کوردستانە ئێستا مزداقیەتی لەدەستداوە پەرلەمانی کوردستان لەو کاتێک کە دایان خستۆ قوفڵێکیان لێ دوای ئەوەی بە تەزویر بە دیزاین کراوی پێشکەشی خەڵکیەکەن پەرلەمانی کوردستان لە ئێستادا ئەو پێگەیەی نییە کە ناو بنرێ سوڵتەی تەشریعی مامۆستا زۆر جار لە پێش هەڵبژاردنەکان شتێک بەرگوێی زۆرێک لە خەڵکیەکەوێکێک لەو زۆرانەش منم ئەوترێ بۆچی هیچ نەبێ کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی پێکەوە یەک لیست دروست ناکەن حەزەکەم وەڵامێکی ڕوونمان پێبێ هەڵماندا لە هەڵبجە بۆ نمونە برایانی پەیوەندی ئیسیجابەیاندا بۆ هەوڵەکە و توانیمان یەک لیستمان هەبێ و بە لایەنی دیکەشمان وت کە با یەک لیست بین بەڵام ڕەنگە هین نەبوو بێ خاڵێکی جەوهەری هەیە کاک ئەیاد ڕەنگە ئوسلوبی ئەو دوو هێزە و ئوسلوبی جیاواز بن لە ممارەسەی سیاسەتە ئوسلوبی ئەمە هەندێک ڕادیکاڵی پێوە دیارە هەر لە بڕیارەکەمانەوە دیارەکە بڕیارێکی ڕادیکاڵانەیە ڕەنگە ئوسلوبی برایانی یەکگرتو و ئوسلوبێکی مەرینتر بێن نەرمونیانتر بێ لەو قەزیانە چکە ئێمە قەناعەتمان وایە کوردستان سوید و نەرویج نییە کوردستانە عێراق بۆیە هەندێک جار پێویستی بە بڕیارێکی ڕادیکاڵانە هەیە بۆیە پارتی و یەکێتی بەچی ماونەتەوە کاگەیات پارتی و یەکێتی بە دووشت ماونەتەوە بە زەبری هێز لەگەڵ پارە هەر هێزێک بڕاتە منافەسە لەگەڵ ئەم دوانەی نەبێت نەتیجەیەکی ئیجابی بەدەست نایەنێ بۆیە یەکێتی و پارتی لەوانەیە ئێمە و غەیری ئێمە بگەین نە قۆناغێکەوە کە هەمان ئوسلوب بەکاربێنین مامۆستا لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بەردەوام گلەی تەزویراتیانە کرد ینی بەردەوام یان و تەزویرمان لێکراوە ئێوە لە پێش هەڵبژاردن لەگەڵ لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بە تایبەت ئۆپۆزیسیۆنەکان با بڵێن بەرەی گەل و ڕەوتی هەڵوێست و زوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هەتا وترا کەنەوەی نوێ کەمتر بەشداری دانیشتەکانی ئەوەی کردووە ئێوە هەوڵتانداوە هەمووتان پێکەوە یەک لیست بن یا تەنها دانیشتەکانی سەرەتا پێش هەڵبژاردن ئەوەندەی ئێوە ئاگادار بن پەیوەندی بە یەک لیستیەوە هەبوو یا پەیوەندی بە لێکتێگەشتێکی نوێ هەبوو بۆ ڕوبەڕووبوونەوە گرفتێک هەیە لەوەی کە خەڵک دەوای ئەم بابەتەکە کە با هەموو لایەنەکانی دەرەوەی دەسەڵات مادەم ئۆپۆزیسیۆنن ئەبێت لە یەک بەراخۆیان بینەوە ئەوە مەرج نییە کاگەیات چونکە ئوسلوبی ئیشکردنی کۆمەڵی دادگەری لە نزیکترین هێزی ئیسلامی کە یەکگرتوو پەیوەندی و بزوتنەوەی ئیسلامی ئوسلوبی ئەم جیاوازە تایبەتمەندی خۆی هەیە ئوسلوبی یەکگرتوو جیاوازە تایبەتمەندی خۆی هەیە بڕۆ دەرەوەی ئەم بازنەیە ئوسلوبی برایانی هەڵوێست جیاوازە من ڕەفیق من لە نزیکۆ یعنی ڕەفیقی چەند ساڵێن ئوسلوبی کارکردنمان جیاوازە ئوسلوبی ئێمە و بەرەی گەل جیاوازە ئوسلوبی نەوەی نوێ جیاوازە مەسەڵەن ئێمە هێزێکی سیاسی با بڵێن خەلفیەت ئیسلامین ئەتوانین بڵێن ئایدۆلۆژێتی ئیسلامی وەکو فکر بەکارهێنین نەوەی نوێ ئەمەی نییە هەڵوێست ئەمەی نییە بەرەی گەل ئەمەی نییە لە ڕووی شێوازی بەکارهێنان و باسم کرد کە برایان یەکگرتوو هێزێکی ئیسلاحین ئێمە هێزێکین بە ئەندازەیەک ڕادیکالین بۆیە ناکرێ ئەمانە کە باگراوندیان جیاوازە بیر و بۆچوونیان جیاوازە دیدگا و ڕوئیایان جیاوازە بتوان لە یەک چوارچێوە یەک بگرن
ئەوە ڕاستە بۆ یەکێتی و پارتی ئەی بۆ بە یەک لیستی ناکن خۆ هەر دوو بەرەی دەسەڵاتن و ینی یەکێتی و پارتی لە زۆر شتا لەیەکە ڕەنگەکان باشە نەتوانی پەرلەمانتارەکانتان وەکو ئەو کاتێک کە ڕەوتی هیوا گروپی هیوا بەڕێستان بوون پەرلەمانتارەکانی زوتنەوەی گۆڕان بوو پەرلەمانتاری ئێمە ئەزمونەمان کرد ینی نەتوانرە هەمان سینارۆ دووبارە بێتەوە ئەوە ئاسانە بۆ دوای هەڵبژاردن ئێمە توانیمان لە بەغدا کە ئەوە بکەین دوای هەڵبژاردن بوو یعنی ئێستا مەبە قسەکە ئەوەیە ئەو پێشەوەی بڕیاری نەچوونە پەرلەمان بدەن نەتانەتوانین قەناعەتمان وا بوو دیزاین لە بەرژەوەندی هەندێک هێزی بەناو ئۆپۆزیسیۆن کراوە ئیتر لە کوایەکی لەگەڵا بەڵام مەسا ئەمەوێ لێرە ڕادگرم بۆچی هەندێک بەناو ئۆپۆزیسیۆن دیزاینیان بۆ بکرێ ئەزانین چۆنە بەرژەوەندی دووەلی ئەقلیمی و بەرژەوەندی هەندێک دەوڵەتانی جیهانی لە وەزعێکا هەیە کە لە کوردستانە ئەو وەزع دروست بێ بۆیە تەدەخولەکەن اینجا تەدەخول شتێکی تازە نییە بڵین تەنها لە کوردستانە مەسەن لە انتخاباتی ئەمریکا تەدەخول باز لە تەدەخولی ڕووسەکانەکرێ انتخاباتی رووسیا باز لە تەدەخولی ئەمریکیەکرێ ئەو وڵاتانە هەری وڵاتێک ئەجندای خۆی هەیە تا چه ئەندازەیە دەتوانێت و ئەجندای لەوە بۆیە ئاسانە لە هەرێمی کوردستانە هێزگەلێک هەن کە خواخوایانە بتوانن پەیوەندیەک بکەن بەو دەوڵەتانەی کەوا ئەتوانن کاریگەریان هەبێ بۆیە ئەزانەیە کە مزداقیەتی ناوجەماوەری لە دەستداوە دێپەناباتە بەر ئەوەی کەوا بۆ ئەو دەوڵەتانە چیان بوێ بۆیان بکە کۆمەڵی دادگەری ئەمەوێ ئەم مەسیجە بدەم ینی ئەوەندە باس لە ئینتیما و سەر بە ئێرانی بوون و چوزانم نزیکی لە ئێران و ئێرانیزمەوانە هیچ هێزێکی سیاسی بە ئەندازەی کۆمەڵ ئەو تۆمەتەی پێنەفرۆشراوە دوجار دەرکەوت هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە کە کۆمەڵ سەر بە هیچ دەوڵەت و هێز و ئەقلیم و فلان و فیسە مامۆستا بەرەو کۆتایی بەرنامەکە ئەچینەمەوێ ئەو مەسیجە کۆمەڵی دادگەری هێزێکی سەر بەخۆی دیدگا جیاواز لە هەموو هێزەکانی دیکە بۆیە باجی سربەخۆبوون و بڕیاری سربەخۆبوونی زۆر بە کورتیە گەر پێمان بڵێ ئەتانوێت چی بکەن کۆمەڵی دادگەری پرۆژەتان چییە هەم بۆ خەڵک هەم بۆ بینەر و بیسەری ئێمە هێزێکی ئۆپۆزیسیۆنە بین لە دەرەوەی پەرلەمان ئەوە پێوتێ معارزەیەکی مجتەماعی معارزەیەکی مجتەماعیە بین لە دەرەوەی پەرلەمان کار و چالاکی خۆمانەکەین کۆمەڵی دادگەری بەس ئیشی ناو پەرلەمان و ئەوەی نەوەساوە بەدیازەوە ئەگەر پەرلەمانتاری هەبوو ئیش بکە ئەگەر پەرلەمانتاری نەبوو دانیشەوە خۆی ئێمە یەک دنیا ئیشی گەورەمان هەیە کە پەرلەمان جزئێکە لە ئیشەکانی کۆمەڵی دادگەری بۆیە هەموو ئیشەکانی خۆمانەکەین و سەیری انتخاباتی گرنگتر لە انتخاباتی هەرێمی کوردستانەکەین کە انتخاباتی بەغدایە بۆیە لە ئێستا خۆمان ئامادەکەین بۆ هەڵبژاردنەکانی بەغدا ئەگەر دیزاینیتیانە زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد خۆشحاڵ بووم سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ بەڕێز بینەرانی عزیز بەم جۆراتی ناوکۆتان بەرنامە تا بێگەشتنەوەیکی تر هەرشاد بن خواتان لەگەڵ